ئەوەی کە بەکو زانیاری نوێ هەیە لەگەڵ تەبێژی پۆلیسی کەرکووکە کە قسەمان کردووە دەڵێت کە کێشەکە کێشەیەکی کۆمەڵایەتی بووە. پێشووتر ینی هەندێک کێشا بووە، کێشەکە پەیوەندی بە خێزانی ئەم کابرایەوە هەبوو لەگەڵ کە سوکاری خۆیە، یعنی ئەم کەسانی کە هاتوونە ناسراون ئێستا و فەرمانی گرتنیشان بۆ دەرچوە تا ڕادەیەک بۆی دەستگیر بکرێن، بەڵام هێشتا شوێن و مەکانیان دیار نییە و تا ڕادێک پۆلیس زانیاری زیاتر نادا لەبەرەوەی بابەتەکە کەمێ حساسە و هێشتا ئەو کەسانی کە دەستیان لە تاوانەکە هەبووە دەستگیر نەکراون، بەس ئەوەنداوت کە کێشەکە کۆمەڵایەتیە و پەیوەندی بە خێزانی ئەم کابرایەوە هەبوو، فەرمانی گرتن بۆ کەسانیش دەرچووە دەستگیر دەکرێن لە ماوەیەکی کورتە. طبعاً کێشەکە خۆی لێرەوە لەم ژوورەوە دروست وێرە ژووری میوانە کە لە مەزرعەیەکە لە چیمەن ئەو کەسانەی کە هاتوونە بە پێی ئەوەی کە ئێمە ینی لەگەڵ پۆلیسا قسەمان کردە زیاتر لە 3 کەس بوونە، 3 کەس زیاتر بوونە لێرە دانیشتون سەرەتا وەکو میێوانی هاتوون بە بۆنی جەژنەوە، دیارە هێشتا چەرەز و شرینی جەژن لە بەردەمیانە و لەگەڵ ئەو کاڵگەیش دانراوە بۆیان وەکو ئەوەی کە میێوان بوونە لە ماڵە لێرە دانیشتونە سەرەتا با بڵێن چەرەز خوراوە قسە کراوە، یان لە ژووری میوانەوە کێشەکە دروست بووە. لە ژووری میوانەوە کە با بڵێن کێشەکە دروست بووە یەکەم کەس کە دەستی بە براوە پیاوەکە بووە، هەر لێرە دیارە ینی مەقاومەشی کردووە دۆشەکەکە تێکچووە و ئاڵۆزە ژوورەکە کەمێ مەقاومەی کردووە ڕوبەڕوویان بووەتەوە، بەڵام دیارە لە حەق نهاتووە کابرا تەمەنی 70 ساڵاوانی زیاتر لە 3 کەس بوونە و ئەوەی کە لە ماڵەکە لەگەڵی بووە تەنها خێزانەکەیەتی کە تەمەنی 40 ساڵەوە برای خێزانەکەشی کە تەمەنی 30 ساڵە پێچیانی لە حەق نەهات بێتن. ئەو کەسەی کە کوژراوە کەسی یەکەم پیاوەکە لێرە کوژراوە، کەسی دووەم خێزانەکەی بووە. خێزانەکەی چۆن کوژراوە لێرە ڕاکێشراوەوەی کە وەکو ئاسەواری شوێن پێوانە دەرکەوتووە، هێنراوە لێرە جلوبەرگش دیارە ینی تەبان هێنراوە بۆ حەمامەکە، لێرە لە حەمام ئەو ئافرەتە کوژراوە کە کەسی دووەم بووە لەلایەن ئەو کەسانەی کە تاوانەکە ئەنجام دراوە، بە بوتڵی غاز کوژراوە، بوتڵی غاز دراوە بە سەری هۆشکراوە چەند جارێک دراوە بە سەری خوێنی لات و تەقیوە کوژراوە. شتێکی دیکە من دەسەری چاڵ کردووە کە هێشتا نازانرێتەوە شتە چییە بۆڕیە نازانرێت، پۆلیسیش لە لێکۆڵینەوە تەبعاً بزان ئەو بۆڕێ دراوە بەسەر خێزانی و کوشتویانە، ینی ئالەتەکانەوانی کە بەکانی ڕەویتی چەک و کلاشنکۆفی تیان نەبووە و چەخۆشی تیان نەبووە، بە بوتڵی غاز و پێچێ بۆڕی و تالیبەری گەورە بێ کە ئەمانەیان پێ کوژرا بێ. ئافرەتەکە کە لێرە کوژراوە کەسی سێم ماوە، کەسی سێمش لەم ژوورە کوژراوە کە هێشتا هەر هەندێک خوێن لەسەر زەوین بەداخۆیانی لێرە دانراوە، ینی ئەمەی کەسی سێم ینی خنکاوە هەوڵیانداوە بیخنکێنن دواتر بیکوژن، ئەینەن بە هەمان شێوە ینی بەرسی ئەو کەسانی کە هاتوونەتە سەر ماڵەکە با بڵێن هەوڵ دراوە کە با بڵێن بە زووترین کات بکوژرێ بۆی بەرگری نەکات، چونکە کەسی سێم گەنج بووە مالدی 1992 بووە تەمەنی 30 ساڵ بووە. ئەم ژوورە هیچی تیانە دیارە ینی متبەقە هیچ تێکش نەچوە، تەنانەت ئەوەی کە تاوانەکەی تێنجام دراوە ئەو 3 ژوورە بووە، ژووری میوان و حەمامەکە و ژووری نووسن کە ئەو با بڵێن گەنجەکەی تێکوژراوە. لە هەموو ئەمانە ینی سیرتر بەلای پۆلیسەوە تاوانەکە زۆر بە منەظەمی ئەنجام دراوە. دوایەوەی کە تاوانەکەیان ئەنجام داوام کەسانە هەساون لێرە ئەمە دیارە لێرە هەردی کامێرای چاودێریان بە تەواوی دەرکردووە، هەردەکان کە دەرکردووە هەردی کامێرەکان بردووە لەگە خۆیان. ئێستان بەیانە کە پۆلیس هاتنەوەی کە ئێماگامان لێ بوو زۆر ئەو داڵیەوە بوونیان بە دوای کامێرای چاودێریە گەڕن بۆی بگەنە سەرەداوێک لە تاوانەکە، بەڵام هیچ ئەوەیان دەست نەکەوت، هیچیان دەست نەکەوت، چونکە تا ڕادەیەکەوانە تاوانەکان بە منەظەمی ئەنجامدا بوو و توانی بیان کە هەردی کامێراکانی چاودێری لەگەڵ خۆیانە بن. ئەو کەسانی کە کوژراون تەبعاً 3 کەسن تا ئێستا، ئەوەی کە وەکو زانیاری بە ئێمە دراوە. خاوەنی خێزانەکە کە لە نەتەوەی کوردە ناوی ئەحمەد حوسێن محەممەدە موالێت پەنجایە و ماڵی لێرە ینی با بڵێن دانیشتووی ئێرێ چیمەنە کە مەزرعی هەیە لێرە. خێزانەکەی ناوی بەیداعەلیە کە مالە 82 ئەوە خێزانێتی لە نەتەوەی عەرەبە. برای خێزانەکە شێر کوژراوە لەگەڵی کە ناوی قەیس عەلیە مالێت 92 کە تەمەنی 30 ساڵەکە. بۆیە ئەم تاوانێکە ئەنجام دراوە هەر لە بەیانەوە تا ئێستا تقریبان 4-5 تیمی لێکۆڵینەوە بێت بۆی کە لێکۆڵینەوە بکەن لە ڕووداوەکە. ئستیخباراتی سوپای عێراق، هەواڵگری قیادی عملیاتی مشتەرەکە، پۆلیسی ئازادی، پۆلیسی قەرەنجیر، مکافحەی ئیجرام هەموو ئەمانە هاتوونە
و ئێستاش کە دەبینی هێزێکی ئەمنی زۆر هەر لە دەوروبەری مەزرعەکە ماون و سەرقاڵیەوەن کە سەرەداوی زیاتر بدۆزنەوە لە ڕووداوەکە سەرقاڵیەوەن کە شوێنپێی تاوانبارەکان بدۆزنەوە کە بزان بە چ لایەکە بە چ ئاڕاستەیەکە ڕۆشتون واتە هێشتا هەر لێکۆڵینەوە بەردەوامە کەمە قساکەم یانی ئێستا هەر لێکۆڵینەوە بەردەوامە و پۆلیسیش چەند لێژنەیەکی دروست کردە بۆی کە بگەنە سەرەداو و ئەوەی ئێمە لەگەڵ تەبێژا قسەمان کرد دەڵێت تەنهاوەن داتوانین بڵین کە کێشەکە کۆمەڵایەتی بووە و ئەو کەسانەشی کە دەستیان لە تاوانەکە بۆ تا ڕێدەیەک ناسراونەتەوە و دەتوانین کە لە ماوەیەکی کەمدا دەستگیران بکەین شوێنەواری تاوانەکە هێشتاوە خۆیەتی ماوە و کە سوکارەکەشی ئێستا لە نەخۆشخانەی ئازادین لە یەکەی پزیشکین چونکە جەنازەکان هێشتا با بڵین لە ژێر لێکۆڵینەوەیە کە جۆری ئەو ئالەتانی کە بەکارهێنراوە بۆ کوشتنی ئەم کەسانە چی بووە بۆیە ینی تاوانەکە هێشتا بە 100% دەرنەکەوتووە بەڵام وەکو زانیاری سەرەتایی ئەوەی کە دەرکەوتووە بە بڵی غاز ئەو کەسانە کوژراون لەگەڵ ئالەتێکی دیکە کە پێچە بۆڕی گەورە بێ بۆی کە گیان لە دەستدەن و هەرسێکیان لەناو ئەم ماڵە کوژراون و هەر کەسیەکیان لە ژوورێ کوژراون. باش هاوکارم سۆران کامەران لە گوندی چیمەنسەر بە قەرەهەنجیرەوە لەگەڵم بووی سپاس سۆران.